دەستگای خێرخوازی بارزانی لە دهۆکە ڕەنگینە، هەمی لە دیف حەز و خەونێن خۆنە، ئەمژی لە دیف هاوارە دایکا بەفرینینە. ئەم لە جهێکینە کو دەربەدەری ئەو هیلاک و ماندی کرینە، بە ئاوایەکی کو بارێک گرانێ کرێ و زوو گۆڕینە خانی ئاستەنگ بۆ خوێندنە زارۆکین دایکە بەفرینێ چێکرینە. لەگەڵ گەهشتنا تیمە دەستگای خێرخوازی بارزانی دایکە بەفرینێ بە دڵێکی شکستیڤە دەست بە ڤەگێرانە سەربوورە خۆیان دژوار کرد. كرمك سلااو سلام سرچاوت من خير وسلامت خيراتن سرچاوا ئەمەوەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەو ڕۆدەمان من هاتن سرچاوت من هاتن گەلێک بخيراتن ئەتوانی میوان بین ئەرێ والله وەرگرە سرچاوت بخيراتن سرچاوا هین گەلێک بخيراتن یاڵ دادە بەفرین چۆنیت؟ خۆش بی سەلامەت بیا ڕەبی مەمنون سپاس بکە تەندروستیتان باشە؟ خودی ما تو تبینی وەزعی من ئەڤەیە تو تبینی هەندی من بیرە من چه خۆشی نەبریە حتی بێ سەعەتی خدای من شکری حتی نوکە من چه خۆشی نەبریە هەندی من دیتی دەربەدەریە هەندی من دیتیش بیخۆنی ئەزێ چما بیخۆنیش بیخۆنی چما بیخۆنی بێژەم تو خدان حیالی ئەجا بۆ حیالی خۆ چ بکەم ما حاشەنە حیوان ئەز دێ بکوشم ما حیوان ئەز دێ بکوشم من چڕێنی نەبە ئەوڵ خۆنی ئەزە تێدا ئەە چار حیوازی تێدا چه خۆنی ئەزێشم دوو حیوازی دەتر تێدا نامینم خدانە خۆنی بشتە من بەتاڵ کە خودی پێشهەدە ئەە جیرانیت منم خودی جیرانت من هاتین ماڵا منێ میکریە بە خودی جیرانت من محفیرە بۆ مینای خدانە خۆنی سەلاجا دایە من خدانە خۆنی کاونتەرا دایە من خدانە خۆنی محفیرە دایە من جیرانی منە هێبرەخت من بە سەپا دایە من هەندی عەزی من هەندی نەخۆشە من چه خۆشی نییە خودی چ جەرس حیوانی خۆ بتبینی مەس هەندیت کەمەگری خدای نو کەس بەحسی خۆ بکەم بژنم ئێشا دنیاڵدە خدای قدرم کرد بێت حەشێک بلەن دەست کەمەگری من چه دەسەڵاتی نییە دەسەڵاتی من خودەیە خدای چەند ڕاست منی پێش بدونی یا ڕەبی خودی يا ربي خدت درجاكي بمثلك بلا بلوكاكي آخري أي غرفة بيت أي غرفة آخري بلا تشدي نبيت بلا قصر نبيت بلا محفير نبيت بلا دوشك نبيت بس كل كاك آخر بيت أص أيوة اللي خوب كذا تبقى من بس بلا دوم العافية خدا گەورەیە ئەمەوەکو دەستگای خێرخوازی بارزانی و ڕۆمیوانی توین خدا گەورەی ئینشاءالله ئەوم سەبر و تەحەملتان کردووە چەند ساڵە لە کرێدانیەوە خدا بێژمەتە بە 20 ساڵە بتر أبي صلاة بتر خدای پێشوەدا حتا مری چیز الله من نەچوو خەستی خدای کلی خوانی من دۆ حەقی مۆڵ چەند ساڵە وەفاتی کردووە با بڵێین ئەمری خدای کردووە خانەوادە پێشتریش دۆختان خراپ بوو یان پاش ئەو ئەرێ وەڵڵا چ جۆر ئەس بێژمەتە چ جۆر حتا نوکە من نەدیتە جۆرەکە من سەرکەفتی چ جۆرە من نەدیتە حتا بێت تەقیق ئەیشمر ئەس خراپتر هاتی بە پێ و بەدەچوونەی دەستگای خێرخوازی بارزانی کردی پێم وایە منداڵەکانت لە خوێندنیش دابڕاون بۆ ئەرێ خودم هەدە چ فڕێکە ماز هەروژەکەی لە عەردەکەی ئەو نین ئەڤە خۆنیە منە ئەزە فڕێکە چەند منداڵ هەیە من حەف کوڕێت هەی و چۆر تەمە درێژە بن ئینشاڵڵا خدا تەمەنی تۆش درێژەکە مەمنون خودش ئارازەی سپاس بوتە هەر حەوتیان چەندیان لە قوتابخانە ناخوێنن دابڕاون خدای خۆی کشوە ناخوێن نوکە ئەیک بزان قەلەمەکی بگریت بۆ ماز نابێژمەتە ئەس هەروژەکەی لە عەردەکەی ئەس هەروژەکەی لە عەردەکەی دەچ بقیت کە مەمەدرسەی ئەس نەزادە کەرم کە کەوەرە بێژە من ماز نۆبدە دوو هەیف خدای خۆن بێشتە من بۆرکە ئەی ماگانە کریەکە چۆن چۆنی دابین دەکەن خدای خۆنی خۆن من گیت حتەس معاشی وەرگرم من معاشە گوتە من خوشکە من تا معاش وەرگرت بدامە گوتە من پێشێ بدامێ بدەم من تۆ نەدە من گەردنەوە ئاسا خدای خۆنی بخۆ هۆری کۆرە گەرمە باش خدای خێرای ببیست ئەی بۆ منداڵەکان بە حکمیەوەی کە منداڵەکانت بێکەوەن و دەژین
لە ڕووی خواردنەوە چۆنی خواردنیان بۆ دابین دەکەنەوە. خدای از پویا خلقکی و خدای پویا خیرخوازکی و خدای من رقمایی که هی خارج از من تلفن بکر من گفت برام من پیت بیار صاحبی خدای من آخیک نینه گفت بلا خوش کام سر خود متفرق کم ای باید 150,000 ارزان با مفرق خدای صاحب و من نبی هوا خو خلقید أنا ازیش بخوز احکام مسئولتی باش ئەتوانین بچین مەتبەخ بابڵین چش دەکەم ای والله ای والله دشم بو نشم هی بابم خدا فتره من شوربه بو ده شیوامه شوربه بو خدا پیش آده من شوربه بو عیاله خود چکلی خدا پیش آده خدا اوه آمانه منم خدا نکه قازانت خوبین مده تو دی بیشه وچه قازانه خدا باریات ندید اوه قازانت منم بیقه باخد خدا پیش آده خدا پیش آده پیچینم دسته که قازانه بخوب کرمه که مروفه خدای افکان یاخد ولی خانیه خدای افکان یاخد ولی خانیه خدای افتش نجیرم نداینه من خدای پیش آده خدای اف طباق خیر خواسته با من اینا من طباقش نبی خدای من چشتک نبی بیا خلکی با چون که استشم خوب رفت خدای افشیانی منه پێم منداڵەکانت دوانێ لە ماڵ نین لە چۆن ئێستا دوو کوڕەکەت دوو کوڕە گەورەکەت چی دەکەن گۆرتن هۆ بێتە کارتون کۆ دەکەنەوە ئەی والله ماتۆڕیان پێیان هیچ نا والله پیکەمە گەل خەلکی هەر ڕۆژێکی گەل خەلکی یعنی لەگە خەڵک دەچن کارتۆنی کۆ دەکەن هەر ڕۆژێکی گەلێکی کارتون بۆ من بێتە باش ڕۆژانەیان چەندە خدای 5,000 7,000 ئەهۆسە خدای زادی نارشم خدای زادی راد که فکرم کم نبعیال خو خدای پیش آده خدای پیش آده از زادی نارشم گرم کم نبعیال خو خدای بگی خیر خواست بقیت و حکاب و مهینو خدای افسر لاجه خدا نخوانی دایمه خدای افسر بده جیرانا با من تیلیم خدای قصبا با من تیلیم عوض قصبا جیرانم با من نای خدای پیش آده و قصب نکرینه خدای پیش آده خوا گەورەیە ئینشاءالله دەستگای خێرخوازی بارزانی و بەهیمەتی خێرخوازان ئەمڕۆ لە ماڵیەوەین بیا خدای کاش خدای ماستر نیه هوارا من بو بوی که واسه بید کابیتت هوارا مش بی عذاب خلاص کرد خدای نیاز مریم ما ئینشاءالله تەمەند درێژ دەبن خدای نیاز مریم خدای نیاز باستیام خدای از مانگی بوم خدای از بیزار بوم باسیەوەت کرد ئەگەر خانوو تەبێت توانی منداڵەکان دەست بە خوێندن بکەن خوزيش خيرك أخذ يا راح أصلا مري واسي صافا بلا بلوكا كي غرفة عندي بي بس هيك بلوكا واخد بلا بيتا باكرين وعد أخذ الصراحة من كبيت أسعى يولي خرك أفريك بمدرسة هاجا خم خوبيتا بمبي مديري بس خداني خاني من نكتة داري أسعى يولي خفريك بمدرسة أجي كشهنازي بعيالي خد ببنا مامستا ببنا شرطة ببنا محامي معاشي كاكي خالك هيكي به خدا من عمري خدا نسر عيالي أخو خدا ما درێژ بن ئینشاءالله هەرمیشا بەرزانی نەمر دەڵێ شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی ئەمە ئەمڕۆ لێرەین خزمەتکاری تۆی ئەبێ ئینشاءالله دەچینە دەستگای خێرخوازی بارزانی خوا گەورەی ئینشاءالله بە هەکبەیەکی پڕ دەینەوە يا خدي بيش هذا صحكي خدي هذا سكت رجل نفجر كي يشتني في بونج صلواتك خدي في بونج صلواتك خدي أوفن حسك نوبناس بمجدربة ڕاست عشرم كان جركب بمجدربة حوشەی نییە هێرە هوانينا تشتكنينا خدي خو خسارة من بربرو كان هو شولكا حشك نوكا أما تجيبش من السربيرة خدي بيش هذا ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی نامانێت زیاتر ماندوود بکەین ئەوە بانکشی فەرموو ئەمە بەجێ دێڵی کاتیشتر دەگەینەوە لای بەڕێستەوە خدي اشتراز بيت هزار أحمل دي بابي توا إن شاء الله رب العالمين دارك خير أبونكو بكر خوا گەورە إن شاء الله رب من هوا بارزيت يا ربي خدي بخاطر 10,000 پیغمبرا بخاطر في بونج صلواتت خدي مالا سرك حري سر كفتي بيت بحول قوتت خدي يا رب إن شاء الله خديش راضي بي خديش واناش راضي بيتي هاني كاريامت لو خديش راضي بيتي انجي تواتنا ئەمە مالا زۆر سپاس الشهنازية بنقود بام
از خدا محاول ئەمە شانازی بێەوە دەکەین خودش ترازی بید ئێمە خزمەتکاریەوەی وەکو دەستگای خێرخوازی بارزانی از رحمت ای بابین مصپاس اکسر سریم نه بالو زیادی لە ثابت من هاتون خیر سلامت السلام عليكم. عليكم السلام. السلام سيدات شلونك؟ خير السلام بس والله صابي باشا. الحمد لله ما ان شاء يسوى الله تندروست باش دەبی الحمد لله خدش راضي بس انت ورا ما ودينا ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بله ارزاق دراوسەیەکتان بله هەیە بله بله بەفرین انا والله دراوسك ما ايتيمه فقيره بيجينا ظلم لنا ما واستشار بتيجي خد من دي تلعب بس بس من بيت تاخذ بس يخرج من دوام تۆ شاوکاری دەکەی ینی خد عام بيشي يوم بيشي منك اما موجود خدي تو بيقى انا ودبا وقت ده مشول كنت هاد بعد هنجي بس شباب هوري كوريا تاكل با والله حتى بيشي بيقول كان خيره الريا خدي ده خيره زۆر سپاس درۆژەکە نوودا ji dilve em dixwazîn jiyana dayika befrîn bigorîn dahatûyê zarokên wî geş bikin چاوەڕێ دکەین هەیاک و زارۆکên wêyên mandî ji kar vegerin û bi hev re jiyaneke nû dest pê bikin. هەناوی خی گەورە دادا فریسلااو لێبێ داوی لێبوور نەکەین جاری دووەمە کرم کنین سر من هاتن ئەمە دبین و میوانی تۆ زۆر عزیەتە دەی وان بوورە سر من هاتن سر چاوت بە زۆر سپاس زۆر چاوەڕێمان کرد تاکو دوو کوڕەماندۆکە دەی ژاتنە سر چاوت من زۆر خیر و یا سلام الله. گلک بخیر هاتن سر من هاتن سر چاوت من هاتن دادا بەفرین سلااو لێبێ باشی بگورەوە ئەزیەتمان دای بۆ جاریشتری ژاتینەوە سر چاوت سلامت من بیا. هاتن خیر و سلامت ئەمە هاتوین هەر شتێکی بچووکتان بینێت تۆ باسیەوەت کرد وتت تای سرم توانێت جلوبەرێک بۆ منداڵەکان خودت بشاهده ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بڕەپارێکمان بۆ دابین کردوون تا بتوانن جلوبەرێک بۆ منداڵەکان و خۆتان و بۆ خانەوادەکەتان دابین خودت بشاهده شکرت من وکی کرت عالم جرگل بربانینه و خودی ظلمیش خودی هشتا من ندید یا کرت من وکی کرت عالم بر خرابه چه بوی حیوارم هزانی خودی دیگه از وچی ما فرنیا خیرخوازی بنی نه کربونه خیر خودی حتی چون نون منی نبایه هزاره که بهنام من طنگ ببو من گوت خدانه فرنیا من گوت از تیکو یتیمانه چکلا به من دانینه پیچه که نانی با مسیده که اوی شست نان دانه من ئەو دیارێمان پێدای خودش وەکو سلام. دەستگای خێرخوازی بارزانی هیچ ترت پێویست نییە از خدا بوتمه از گوری تمه از گوری بیستر مالا نوه. بارزان به دولت سرینگو سری مالا بارزان بس ممکنه بکل که آخی دامه چی دیشن گو نفید بس یعنی کل که خاونی آخی تو بەس ژوورێکە خوزی خوزی صح خوزی 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 صح خوزی ئەگەر ئەمە ژوورێکت بۆ دابین بکەیت تەنیا ژوورێک بەڕازی ای مالا تا قانونە تەنیا ژوورێک وعد بيت وعد اخذ الصرح وبكبت بس وصبت اس عيالي خب كما تذاكر يا خنا دم از ده ممنون بم خوزي صد خوزي داری خەونەکەی تۆ تەنیا ژوورێکە خوزي باش چاوت دابخ
خوزي صد خوزيت ويا روجي وقتی که ترجمت قطيت باش تبدا في كل كواخي هيوتيا اصبر دوكا بس خودی بکاتشن منیت ئەمەوەکو دەستگای خێرخوازی بارزانانی دیاریش بچوو شتریشمان بۆ هێناوی بس خدا متما ئەمە خزمەتکاری ملەتی خۆمانین خۆشمان بە خزمەتکاریەوە دەزانین خودش تراسي بيت ئیشاڵڵا وانە ئەو فرمەسکانی تر نامێنن ئیشاڵڵا ژیانی شنوێ دەست پێ دەکەن ئەم یەک دیاری بچووکمان بۆ هێناوی و دەستگای خێرخوازی بارزانانی داوت لێ دەکەم چاوت دابخی قرباني بم داوت لێ دەکەم چاوت دابخی ئێستا توانی چاوت بکەیت خدا بكرك استمرت خدايا خدا بكرك استمرت خدايا أذكري مرة بارزم أذكر مرة بارزم خزمەتکاریەوەی وەکو دەستگای خێرخوازی بارزانی و دەستگای خێرخوازی بارزانی و خێرخوازان توانیوانە خانوویەکتان بۆ دابین بکەن بە تەواوی کەلوپەلەکان أس خدام هونم أس قرباني هونم يا ربي إن شاء الله حد الدنيا صابت مرة بارزة إذا صابت يا ربي خدي شكر دارم بمنصور بارزاني بمنصور بارزاني بأمة محمد خير يا ربي من قالك استمنا تاخدها يا أسكري خدها تاخدها خدي من قالك استمنا تاخدها يا ئەمە داوای لێبوور نەکەین خدي من قالك استمنا تاخدها يا من باور ذكر جريت سبب من درك بيت خدايا ما كنت بس يتبت خد قبلتي تاخدها يا ربي خدي حزار شكر من قالك استمنا تاخدها ما قلت يا ربي خدي تحدي بدي من كاسر خداتهم خدايا هزار جو شكر هزار جو ئەمە داوای لێبوور نەکەین درەنگ هاتوین دەبایە زووتر بین وەکو دەستگای خێرخوازی بارزانی دەبایە زووتر ژیان ئێوە ئاسوودەتر بژین شایستەتر بژین ئێستا ئەمەش وەکو دەستگای خێرخوازی بارزانی تەواوی تیمەکان لە خزمەتی ئێوە داین ئەمە چاوەڕی بەڕێستان دەکەین بۆ ئیتر ئێرە بەجێ بێڵی بۆ ئەبەت بڕۆین ژیانی شنوێ دەست پێ بکەن خدي شكر راسي بيت ئەمە چاوەڕی ئێوە دەکەین ئیشاڵڵاوە هەمووی فرمێسکی خۆشی خدي شكر راسي بيت ما أصبرناك أصبر تەواوی کەلوپەلەکانیش ئامادەکراون خانۆکە بە هەموو پێویستەکانەوە أصبرناك بابكري لا يعنيني أصبرناك ئێستا دەڕۆین دەبێتە ڕاستی شەم خدي أصبرناك شڵا دەبێت بەڕاستی و خەونی ڕاستیە دەستگای خێرخوازی بارزانی و خێرخوازان خەونی تۆ بەدیێنم نامە خزمەتکاری ملەتی خۆمانی ئەستەغفیرڵڵا ئەمە خزمەتکاری ملەتی خۆمانی ئەستەغفیرڵڵا ئەمە لە خزمەتی ئێوە داین ئەمە لە خزمەتی ئێوە داین خانۆکەتان ئامادەی ئێستا فەرمو خۆتان بگۆڕن و بەدڵێکی خۆشەوە ئەمە چاوەڕێەوە دەکەین بۆی بچینە خانۆکە ئێرە بەجێ بێڵی هیچ شتێک لەگە خۆتان هەڵمەگرت تەواوی خانۆکە هەموو کەلپەلێکی تێدا دابین کراوە خدي شكر راسي بيت ئەمە چاوەڕێی بەڕێستان دەکەین بالعزقوري يا رب خديت والله بارزة صاحبك يا خدا يا رب خديت سركبتي بوابيني خدويا يا رب خدي هبت وجحت وبن يا رب خدي دس رب العالمين سسري بك يا رب يا رب خدي منين يا رحمة دفعتني التين خدويا درۆژە مەیە ئیرۆدا دەستگای خێرخوازی بارزانی لە هەر جهێکێ بهێدیتن خەڵک بە دڵخۆشیڤە ji گۆهرتنا ژیانە هەژار دەنەرن و دوعایان دەکەن.
خودش تعرف نظر احنا بيجي قرباني بس الهواء بنروح شعره زبط هالصاف ان شاء الله تتحمد ريزك كم فارمو ئەمە خزمەتکاریەوەی ئەمە داوای لێبوور نەکەین کە درەنگ هاتووی خزمەتیەوە بکەین الله خدش قروسك رب العالمين درجة خير بنقول والله صارك صابت يا رب خدي دست رب العالمين سلسري وابت يا رب خدي يا هوري كار يا مكري رب العالمين هوري كار يا لبكابي بە پشتیوانی خی گەورە و دەستگای خێرخوازی بارزانی و خێرخوازان توانرا دوای 20 ساڵ لە کرێچێتی نەجاتە بێ بووی بە سەحبی خانی خۆت الحمد لله ئەماش سپاس گوزارین کاوە دەبینین خانۆکت بەدڵە هیچ پێداویستیشتری ماوە ئەمە پێمان خۆشەوانە هەموو فرمێسکی خۆشین طبعا ئەمە باسیەوەت کردوتە لە بەروی کرێچی بوومە هەمیشە 2 مانگ 3 مانگ جارە لە خانوویەک بوومە نەمتوانیوە منداڵەکانم بنێرم بۆ قوتابخانە هیچ منداڵەکەت لە قوتابخانە ناخوێنێت دەستگای خێرخوازی بارزانی ئەم خانووی بۆ بەڕێستان کردەوە کە نزیک بێ لە قوتابخانە بۆی منداڵەکان دەست بە خوێندن بکەنەوە لێرە پەیمانێکمان پێ دەی منداڵەکان بچنەوە بەرخوێندن ئەوە تێچووی بۆ قوتابخانەی شڵە دەست بە خوێندن دەکەنەوە درێژە بە خوێندن ئایندێکی گەشتیان دەبێت پێم وابێت 2 منداڵت کێشەی تەندروستیانێکە جیوبیان هەیە وتت ناشتوانم بچم عملیاتیان بکەیت دەستگای خێرخوازی بازانی ئەوەشی بۆ دابین کردوون تێچووی نەشتەگەرەکەی بۆ دابین کردو کە بچن بۆ جیوبەکەی چارەسەر وەربگرن ئەمەش بۆ بەڕێستانە ممنون هذا رحمة الجيب وبيتها إن شاء الله رب العالمين درجة خير متفكر ئێستا تۆ خاوەن خانووی خۆتی گرفتەکانیشت بەشی خۆی چارەسەر بوون کە منداڵەکان بچنە خوێندن و چارەسەریش وەربگرن منداڵەکان ژیانی ڕۆژانەتان لە چۆ بژێوی پیا دەکەن ئەگەر منداڵەکان بچنەوە بەرخوێندن نەتوان کار بکەن چێ کارتان بۆ دەکات چۆنی پارەی ڕۆژانەتان پەیدا دەکەن بژێوی ژیانتان خودی هەماوە کوڕێت من تونە سوورید کارتنەوە بێت دەنەوە هەردوو هەموو ژینەمە سەر بۆیە 5,000 بۆ هەردوو کوڕێت من و 5,000 دەناف من بۆ مەسراف مۆڵی بۆ جەناف خیاڵە ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی موچێکشمان بۆ بڕاندوویتەوە بۆی تر چاو لە دەستی کەس نەبێت ئەمە دوایین دیاری دەستگای خێرخوازی بارزانیە دەیدێمە بەڕێستانەوە بەجێتان دێڵی ئێمە پێتان دەڵی ماڵتانەوە بێ ئەوە ماڵی ئێوەیە بەجێتان دێڵی إن شاء الله رب العالمين درجة خير وتبارك يا رب يا رب خدي هبرك أسخاني ده مع سنون بمشكل فوتو بارزانی نەمر دەگوتەیە کە خۆدا دەبێژە مرۆڤاتی ئەوە خۆشیە خۆ بۆ بەرژەوەندیە هەژار و محتاجان بکەیە قوربانی ji بۆ دەستگای خێرخوازی بارزانیژی شانازیەک و گرنگژینە بخێتە سەر لێڤە خێزانن بەڵەنگاس